هەناری هەڵەبجەیە لە ساردخاناڵ گیراوە و دەفرۆشرێت. ڕەنگ و تامی وەک خۆیەتی، بەڵام هەندێکیان خراپ بووە. هەڵەبجە تاکو و کۆتایی مانگی شوبات هەناری دەمێنێت. هەناری هەڵەبجە ئەبێ پێشەوەی باران لێیە تۆ هەنارەکە بڕنیت لە مانگیدا دەیدا ئەبێ هەنارەکە بڕنی. ئەگەر باران لێیە خەسارە بێ هەنارەکە، نابێ باران لێیە. ئیتر پێش باران بارین تۆ هەنارەکە ئەڕنیت و لە بەڕادا دایێنیت. تقریباً ئیتر لە مانگی 12 لە دەی 12 هەنارەکەی تێدەرە، چونکە لەو کاتان تا مانگی 12وانە هەناری خۆمان وردۆتە بەرەو نەمانە ڕۆ، کە بەرەو نەمان ڕۆشت ئەنجا هەنارەکەی بەڕادەکەی ئەهێنینە دەرەوە بۆ فرۆشتن. هەناری هەڵەبجە تام و چێژی خۆی هەرەمێنێت، لە بەرەوەی باران لێی نەیاوە هەنارەکە وەک خۆی ئەمێنێتەوە. هەندێک جار گەنیوی تەیەکەوێت بڵین ئەو گەنیوانە بێ و ڕۆژانە تۆ دەست لە هەنارەکە بێت، ئەو گەنیوانەی فڕی بۆ ئەوانی کەش خەسار نەبێت. هەڵەبجە بە هەنارەکەی بەناوبانگە، بۆیە لەسەر ئاستی دنیا خواستی لەسرە. ساڵاناش لە بەڕاد و بە شێوەیەکی زانستی هەڵدەگیرێت و لە ساڵی ڕابردوودا بەپێی زانیاریەکانی پەیام سەدان تۆن ڕەوانەی وڵاتانی ئەوروپا کراوە. هەر هەناری ئەم باخانەی چواردەوری هەڵەبجەی خۆمانە. ئەم هەنارە تام و چێژی لە هەناری تورکی، لە هەناری سووری ئێستا زۆر هەیە لە بازاڕەکانە، هیچی ناگا بەم تام و چێژە. و ئەم هەنارش ئەگەر بتەوێت تا درەنگانێک ئەمێنێت، بەڵام شارەزایەکی زۆری ئەوێت، ئەبێ بە نەرمی مامەڵی لەگەڵا بکرێ. ئەم هەنارە تۆکڵی تەنکە وەکو هەنارەکانی تر نیە. سە هەناری سووریەیە، تۆکڵەشی ئەستوریەیە، پارێزگاری لە ناوەکەی ئەکات ئەمێنێت و باشترە بۆ هەڵگرتن، تەحمولی زیاترە، وەکو هەناری خۆمان نیە، بەڵام ئەم تام و چێژە هەناری خۆمان نایە. ساڵانە لە بازاڕ و لەسەر شقامە سەرەکیەکانی پارێزگاکە هەنار دەست دەکەوێت. بەپێی زانیاریەکانی کشتتوکاڵی هەڵەبجە ساڵانە زیاتر لە 30,000 تۆن هەنار بەرەن دەێنرێت، بەڵام ساڵی ڕابردوو بەوەی سەرما وشکە ساڵیەوە کەمتر لە 25,000 تۆن هەنار بەرهەمێنرا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.